هاتنی زیاتر لە ملیارێک و 200 میلیۆن دۆلار لە ماوەی 2 هەفتەدا بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان گیرفانی هاوڵاتیانی گەرم کردووەتەوە و جم و جۆڵی زۆری خستووەتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە. دوای هاتنی موچە و نزیکبوونەوە لە جژنی ڕەمەزان هاوڵاتیان ڕوو لە بازاڕەکان دەکەن بۆ کڕینی پێداویستیەکانیان و بۆ ئامادەکردن بۆ جژن. بازار لۆدێک و قەرەباڵغێکی زۆری لە سەرە زیاتریش ڕەنگەوە کارەکە ئەوە بیکە موچەیەک دراوە خەڵک ئەو موچەی بەکارهێناوە بۆ جەژن و دوایەوەی کە بەڵێنی موچەیەکی تر دراوە و دەست بە دابەشکردنی کراوە خەڵک زیاتر دەستکراوە بووە لە ڕووی جلوبەرگەوە ئامادەکاریمان کردووە پێداویستیانی جەژن وەکو چوکلێت و شیرینی و گۆشت و شتانە. فڕۆشیاران دڵخۆشن بە هاتنی موچە و باس لەوە دەکەن کە فڕۆشیان بە ڕێژێکی باش بەرز بووەتەوە. بازارێک جوڵی پێوە دیارە لەوتی خاصن معاشی دوم درێ تاو فەرقی کردی ئەگەر بێت و زووتریش بدراوە باشتریش دەبوو تقریبان تا هەژدەی ڕەمەزانە بازار وچی مردی واو عیلە هاتۆ کە موچەکەی یەکەمیش وەرگرتبوو نەگەم موچیان هاتبوو نەیتوانی حەزەی بە خێزانەی بکڕێ نەبووەتە لە 100% بەس لە 170 بەم سێ ڕۆژە فەرقی کردووە. لە 10 ساڵی ڕابردوودا هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی داراییەوە بازاڕی ڕووی لە دابەزین کردووە. ئابووری ناسێک باس لەوە دەکات کە هەرێمی کوردستان خاوەنی هیچ ژێرخانێکی ئابووری بەهێز نییە بۆیە بازاڕی هەرێم پشت بە هاتنی موچە دەبەستێت. فەرمانبەری کوردستان قەرزارە قەرزاری مۆلیدەیە قەرزاری داری کارەبایە قەرزاری میوەفرۆشەکەیە قەرزاری قەسابەکەیە قەرزاری دوکانارەکەی لەبەر ئەوە ڕاستەوە ینی لە پرێکە دیسان قەرەباڵغێکی زۆر دروزەکە تەڵەب زۆر دروزەکە جاری وایە ئەو تەڵەب بە زۆرە لە پرێکە کە پێشتر کەسادی ئاوری هەبووە جاری وە کاڵای پێویست نییە لە بازارە لە پرێکە کە تەڵب زۆرە بێت کاڵاکەش بەرز دەبێتەوە بەڵام ئەوە حاڵتێکی لە دەست یعنی چارەسەری نییە کە تۆ ئابووریەکی سابتن نەبوو ئەو حاڵەتانە ئاسایی و ڕۆژ دەدات. لێژنەکانی چاودێری قایمقامیات بەردەوامن لە چاودێریکردنی بازار و ڕێگریکردن لە بەرزکردنەوەی نرخەکان لەلایەن فرۆشیارانەوە. بەردەوام لیژنەکانمان لە بەدوەداچوونان ئەوەی تێبینی کراوە تا ئێستا سعر بەرز نەکراوەتەوانێ هیچ گران فرۆشیە بەدی نەکراوە وەکۆی وتیشت جم و جوڵێکی بازرگانی باش دروست بە بۆنەی هاتنی موچەوانێ وە خۆشبەختانە لەگەڵ ئەوەیە هیچ گران فرۆشیەگیان هیچ بەرزبوونەوەیەکی نرخ تۆمار نەکراوە. هەرچەندە هاتنی ئەو بڕە زۆرە لە پارەی کاش بۆ هەرێمی کوردستان جم و جۆڵی خستووەتە بازاڕەکانەوە بەڵام لە هەمان کاتدا هەڵئاوسانی ئابووری دروست دەکات و دەبێتە هۆی گرانبوونی نرخی شتومەکەکان.